وەرزی زستان بۆ دانیشتوانی ناوچە ئارامەکان ڕەحمەت و بۆ ئاوارەکان زەحمەت بە شێوەیەک کە بارانبارین و سەرما تەنگی بە ئاوارەکانی کەمپی عەلیاوای باکووری خانەقین هەڵچنیوە و بە بێزاری و دڵتەنگیەوە گوزارش لەو دۆخە دەکەن کە ئێستا تێیکەوتوون. وهذا الوضع كل شيء ما عندي. ئەمە بارودۆخەکەمانە وەک دەبینیت و تەماشای حاڵم بکە بەڵام ێزدان پشتیوانمانە. منداڵی ئاوارەکان ڕوت و پێخاوسن هەر بۆیە کاتێک خێرخوازان جلوبەرگی لەنگە و کۆنەیان بۆ دەهێنن پەلاماری دەدەن و هەوڵی خۆپۆشتەکردن دەدەن. وضعنا الطين وهاي ملابس وباردة وهاي كان الطين فدنا. ئەمە حاڵمانە لە نێو قوڕداین و زۆر ساردە و جلوبەرگمان نییە و هەروەها پێلاویشمان نییە لە سەرمادا تەزیوین. قڕولیتەی ناو کامپەکان ئاوارەکانی بێزار کردووە و دەستنەڕۆیش تەنگی پێ هەڵچنیون. أمر مال المطار أمر نافذ من الله سبحانه عز وجل. بە فەرمانی پەروەردگار باران دەبارێت باران لە هەموو شوێنێک باریوە لە بەسرە لە عەمارە و لە بەغدا و لە هەموو پارێزگاکانی وڵات باران باریوە ئەمە کاری یەزدانە ئایا ئێمە دەتوانین ڕێگری لێ بکەین هەر بۆیە دەبێت ئێمە شانی بدەینە بەر ئەم بارانە خێری لێ دەکەوێتەوە و بەرهەمی کشت و کاڵی پێ سەوز دەبێت و هەمومان پێخۆشحاڵ دەبین ئەگەر ئیمانداری ئاینی خەڵکانی باکووری وڵات نەبووایە ئەم بارانە پڕخێرە نەدەباری. ئاوارەکان سەرباری خراپی بارودۆخیان بەڵام هێشتا هیوا بڕاو نەبوون و بە هیوای ئەو ڕۆژەوە ڕۆژگار بەڕێ دەکەن کە دەگەڕێنەوە سەر ماڵ و حاڵیان. دڵشادەنوەر دەنگی ئەمریکا پارێزگای کەرکووک.